سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر پرۆژێکی استراتیژی کە لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە و لەم کابینەیەدا هەوڵ دەدرێت ئەم پرۆژە استراتیژیە تەواو بێت. پرۆژەی استراتیژی نێوان ڕێگای گۆپاڵ هەولێر کە هەولێر بە دهۆک هەولێر بە تورکیا دەبەستێتەوە بەپێی گرێبەستێک کە کۆمپانیایەکی خۆمانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئیمزای کردووە. پێویستی دەکرد ئەم پرۆژە گرنگە استراتیژیە لە ماوەی 3 ساڵدا تەواو بکرێت. بەڵام ئێستا لەسەر داخوازی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار دراوە ئەم پرۆژە استراتیژیە لە ماوەی کەمتر لە 2 ساڵ تەواو ببێت. باز لە گرنگی ئەو پرۆژەیە و چۆنیەتی بەڕێوەچوونی ئەو پرۆژەیە دەکەن. کاخاسی جەنابەت وەکو بەڕێوەبەری پرۆژە 38 کیلۆمەترە ڕێگاکە. بەڵێ. پاش چەند مانگێک هیچ گۆڕانکاریەک لە درێژی ڕێگاکە کراوە یاخۆت هەروەکو خۆی هەروەکو خۆیتی ڕێگاکە درێژی ڕۆگاکە نەگۆڕا. بەڵێ. باشە پێم بڵێ لە سەتا چەندتان تەواو کردووە؟ ئێستا دەبینم قیرتان کردووە. نزبەی ئینجاز وەکو ئێستا فەقەراتی مەسەلەن پڕکردنەوەی ئەوەی کاتی زۆر دەبێتن 190مان تەواو کردیە. ئێستا زۆربەی ئەوەکانی بڕگەکانی مایە سەبێسە و مکەسەرە و قیرە. باش ئەگە بکەینە ڕێژە ڕێژ. بەڵێ. بۆی بەرچاوڕوونی بدەین بەبینەر. بەڵێ. سەدا چەندی ئەم ڕێگایەتەوە؟ ئەگەر بە ئایتمی مەسە بەجێرەی ئەوەی حساب بکەین بەسە 190 ئەوەمان تەواو کردیە ئەعمالی تورابی و پڕکردنەوە و ئەوانە ئەوەش کاتی زۆر دەوێت. ئێستا بە جێرەی جەدوەل تەقەدم ئەمە 155 بەس بە فعلی ئەمە 190 ئەوەمان تەواو کردی. ئەوەی زۆر کاتی کەم دەوێت کە سعری پارەشی زۆر دەوێت بڕگەکانی مثلەن سەبێسە و بێسکۆرسە و قیرە کە ئەوانەمان زەحمەتەکەمان چێشە. بەڵێ ئەوەکان ئەوەی زەحمەتەکان تەواو بوون. ئێستا کەتینە سەر ئەوەی کە بەس خێرایی دەڕوە کە فەقەڕی بەرگەی وەردی شکا و قیر و سەبێسە. باشە ئێستا دەبینم ئەم شەقامە زۆر نزمە. بەڵێ. ئێستاوە لە چاکردندایە ئەلێرە تقریبا نازانم 6 سانتیم دەبێت بەرزترە. 3 ڕێز قیرتان لێداوە. ئەوەمان هەیە چینێک سەبێزمایە 20 سانتیم چینێشکە بەردیشکامان هەیە 20 سانتیم 3 تەبقە 3 چینیکەش قیرمان ماوە. هەنێ ئەوەش وەکو ئەو لێ دەگاتە قیر چەندە بەرسایی؟ ئەمە مەترێک و 13 سانتیم. مەترێک و 13 سانتیم. بەڵێ 2 سەبگرێدە بەڵێ سەبێسە چینەکیش بەردیشکاوە 3 چینیش ئەوەیە قیرە. باشە ئەو ڕێگایە چەند پردمان هەبوو؟ ئەوە 2 پردی ڕووبارمان هەیە بەس 8 ئەو یەکتر بڕیشمان هەیە. باشە ئەوان گەیشتونەتە چەندە؟ ئەوانش هەموو ئیشی کۆنکریتی و شتیان تەواو بووە. ئەنی ئەی کۆنکریتی و بەستانی هەتا ئەگەر وەکو دیتان لەو پردەی ئەولای گاڕێل و محەجەرات و شتیشمان هەموو دەست پێ کردێ بەسرایە. باشە لە پێشودا ئەمە قسەما کرد گوتمان ماوەکەی 3 ساڵە. بەڵێ. بەڵام ئێستا قسە لەسەرەوە دەکرێت لەسەر داخوازی سەرۆکی حکوومەت خاوەنی کۆمپانیا کاتەکەی کورت کردوتەوە. بەڵێ دەگەن هەموو ئامادەکارێکمان کردی ئەو سەر تەواویکەن چ پێداویستی ئیش هەیە دابینمان کردی ئەو سەر تەواوی دەکەین. 2020 بەڵێ بەردەوام کار دەکرێت. بەڵێ بەڵێ ئێستا کارکردنمان ماوەی کارکردنمان بە ڕۆژ بە شەو ینی هەموو وەختەکی ئەمە 18 ساعت 20 ساعت ئیش دەکەین لە پرۆژێک. 18 ساعت 20 ساعت بەبەردەوامی. باشە ئێوە کردنەوەی ڕێگاکە ئەو بەشەی دهۆک تەواو بووە تا ڕادێک ئەو بەشەی ئێوە ڕێگایەک دەکەنەوە یان بە تەواوەتی افتتاح دەکەن هەردوو ڕێگا؟ هەردوو ڕێگا بە تەواوی ئەوە دەکەن افتتاح دەکرێت. یعنی بۆ کردنەوەکەی ئێستا هاتوچۆکردنەوە لەسەر ئەو قیرە دەڕوات چۆ بەردەوامە؟ هاتچۆ بەردەوامە ئێستا بە 10 ڕۆژی کە ئەوەش ئەو ئێرەش دەگاتە قیر ینی هەردوو زۆ سایدەکە دەبتە قیر. باشە کێشەتان نەبوو لەسەر گواستنەوەی ئاوی ئیفرازی هەولێر؟ بەڵێ. و هەندێک پرۆژەی تەجاوزی شەبوو بە هەمان شێوە چیتان کرد بۆ ئەمە؟ ئەو هەفتەی ڕۆی چوارشەممە مشکلەکانمان حەل بووە. لە کیلۆمەتری 12 مشکلەمانە بە 12 و 700 لە کیلۆمەتری 8 و 600 مشکلەمانە بووە بەس ئەو هەفتەی ڕۆی بە جوودی پارێزگار و ئەوانە مشکلەکانیان حەل کردی. ئاوی ئیفرازیش بە هەمان شێوە ئێستا ئاوی ئیفرازی کێشەمان نیە بۆ ڕێکانمان هەموو تەحویل کردی بەس مایە ببەستینەوە لە ئەنی تۆڕی ئەوەی ئەمە دامانەوە گرێدانی دەوێت.
ئەم پردەی دەیبینن یان ئەم شوێنەی کە ئێستا من لێی وەستاوم ڕوحی ئەم پرۆژەیە گەورەترین پرد لە نێو هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لەسەر ئاستی عێراقیش هاوشانە لەگەڵ ئەو پردەی کە لە ڕێگای هەولێر مەسیف لەسەر شەقامی 150 مەتری دروست دەکرێت کە هەر هەمان کۆمپانیاش دروستی دەکات. لێرە هەشت یەکتر بڕ هەیە ینی پردێکە تەنیا و پردە نییە کە ئێوە دەیبینن لێرەوە هاتوچۆ دەکرێت ینی پردێکی بازنەیە هەر شوێنی یەکتر بڕ هەیە بە تەواوکردنی ئەو پرۆژەیە کە ئێستا وەکو دەبینن بەردەوام بەم نیوەڕۆیە کرێکارەکان ئیش دەکەن هەمویان ینی کاتژمێر لەسەر کاتژمێر کرێکار هەیە دەرێت 12 سعات کار دەکەم خاوەن پرۆژە پارە زیاتر دەدات شەو لەگەڵ ڕۆژ کراوەتە یەک تاوەکو ئەم ساڵ پرۆژەکە تەواو بێت بە تەواوکردنی ئەو پرۆژەیە بێگومان ڕێگای هەولێر دۆک کە ئێستا لە نێوان دوو کاتژمێر تا دوو کاتژمێر و نیوە وەکو بەرپرسان باسی لەوە دەکەن نزیکەی یەک کاتژمێر کاتەکە کورد دەبێتەوە واتە هەر کەسێک بێت لە هەولێر بچێتە دۆک ئەگەر پێشتر بە 2 سعات چوو بێت لەوانەیە ئەم جارە بە سعاتێک یان سعات و چارێکێک بگات بە دووهۆک. لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەی جۆربەجۆر لە نێو هەرێمی کوردستان ئەنجام درراوە دروست کراوە بەڵام زۆربەی ئەو پرۆژانەی کت ینی چێ کۆمپانیای خۆمانە چ کۆمپانیای بێگانە کە بە زۆری کۆمپانیەکانی تورکیکاری تێدا دەکرد پرۆژەکان لە ڕووی کوالیتەوە تەمەنی کورد بوو پاش ماوەیەک ینی خەڵکی کوردستان دەیانزانی زۆربەی جارە کۆمپانیەکان ئەوەندە بیریان لە گیرفانیان دەکردەوە ئەوەندە بیریان لە کوالیتی شەقامەکان نەدەکردەوە کاکپەیان کە لێرەدا ئەندازیارە بەرپرسە لێکوانە دەمەوێت بزانم سەبارەت بە کوالیتی ئەم پرۆژەیە کاکپەیان چۆن دڵنیابین کوالیتەکەتان باشە؟ ئەو زادەیە کە دەبینن لێرە ئیشمان لێ کردووە بە کوالیتێکی زۆر بەرز بە پێی سپێسیفیکیشنیان خۆت بە مواسەفاتی عێراقی سۆرب ئیشمان کردووە بە مواسەفاتی سپێسیفیکیشنی سۆرب یا مواسەفاتی سۆربی عێراقی باشە پێم بڵێ یان گرێدەرێکی زۆر دەبینم کار دەکات لە هەمان کاتشدا لە هەندێک شوێن بەرسی هەیە بزنی هەیە ئەم هەموو مەوادانەی کە بەکاردێ چۆن بزانین مەوادەکان مەوادی باشە کۆنکریتەکە باشە ئەم جەگرە چوزانم ئەم خۆڵە باشە کاک کامەران ئەو شوێنەی ئێستا لێ وێستاوین ئێستا ینی زۆربەی شوێنەکان نەک هەر ئەو شوێنە ئێمە زۆربەی شوێنەکانی ئەو قاتعی کە من لێرە سەرپەرشتی دەکەم زۆرتر لە 6 لە بوو 7 هەتاکو 8 متر حەفر کراوە لەبەر ئەو شتەی ئێمە خۆڵی ئێرە خۆڵی مەوادی ئێرە ناگونجاوە ینی لەبەر ناگونجاو بوونی خۆڵەکە و ئەمەوادێکی عەزبی ئەمە لەبەر ئەوەی کوالیتی جادەکەمان بەرز بێ دەبێ بگەینە عەرزێکی با بڵێن ساغا بگەینە سەر عەرزێکی لە ئەسڵدا کاک پەیام لە ئەسڵدا خۆڵی ئەم شەقامە لەم شوێنە گونجاو نەبوو بۆ شەقام نەخێر زۆربەی زۆر جێگا ئێمە لێرە ئەگەر دوایە چاویش لێ بکەین لە لای خوارەوە ئەمە ئەو مەوادەمان هەموو دەرهێناوە باشە ئەو مەوادێک کە ئێستا ئێوە دەیبینن ئەوە مەوادێکی زۆر زۆر کوالیتێکی باش کە تێی دەڵێن تایپ ئەی باڵێ باڵێ ئەمە لە مەقلە ئەو مەوادە دەچین با بڵێن مەوادەکەی دەردێنین کوالیتی کۆنترۆڵ و گرادیشن و باشە کاک پەیام تۆ پێم بڵێ ینی ئەوەی ئەمن زانیبم ینی ئەمە لەسەر داواکاری سەرۆکی حکوومەت بووە دەڵێ دەبێت زوو ئەم پرۆژەیە تەواو بێت لە دەرەوەی ئەم گرێبەستا پرۆژەکە تەواو بێت بەڵام تۆ پێم بڵێ ئەندازیاری بە ئەمانەتەوە قسەکەم بۆ بکە کورتکردنەوەی ماوەکە لەسەر حیسابی ئەم شەقامە نابێ لەسەر حیسابی کوالیتەکەی نابێ نەخێر بە دڵنیایەوە ئەمە دڵنیاتان دەکەین ئەتوانن لێرە تەواوی مواسەفاتی عالەمی سۆرب ئێستیم و ئاشتۆ لێرە بە سەراحەت ببینن هەموو ئەو مواسەفاتە لێرە دەتوانن ببینن نێودەوڵەتیە بەڵێ ئێستیم و سۆرب و ئاشتۆ ئەوانە هەموو ئێمە سۆرب عێراقیە بەڵام وەرگیراوە لەوە بەڵێ ئەمە ئێستا دوو شفت ئیش دەکەین شفتی شەو و شفتی ڕۆژ بێ ڕاوەستان
ئەو ئیشەش کە لێرە دەکرێتن لەسەر وعدی خاوەن شەریکەمان کە بە جەنابی سەرۆکیان داوە ئەمە ئەو وعدیان ئینشاءالله بەدی دێنین و ئەو ئیشە ئینشاءالله ئەو سایدەمان ئەو لەو مانگەی داهاتوودا ئینشاءالله ئەو سایدەی دەکەینەوە ئینشاءالله تۆم شەقامە دەکەوێتە خزمەتی بەڵێ ئینشاءالله لەو مانگەی داهاتوودا ئینشاءالله ئێرە دەست بە قیرتاوکردن دەکەین و ئەو قیرتاوکردنەکە کرا ئەو سایدە دەکرێتەوە بەڕووی هاوڵاتیە. بە درێژایی ئەو ڕێگایە کە 38 کیلۆمەترە لە نێوان هەولێر گۆپاڵ وەک دەبینن هەندێک شوێن چاڵە قۆرتە، هەندێک شوێنی تر بەرزە، هەندێک شوێن ڕووبارە، هەندێک شوێن بەردی چوزانم سەخەری تێدا ینی تۆندا بەردێکە کە دەبێ بە ئامێر بشکێ. لێرەدا ئەوەی سەرنجمنی ڕاکێشاوە، یعنی هەر جارێکە شۆفێر بە ئۆتۆمبیلێک دەڕوە پێی وایە یعنی هەندێک جار شەقام بە ئاسانی دروست دەکرێت. بەڵام سەختی ئەم ڕێگایە و بەرزی و نزمی ئەم ڕێگایە وای کردوان کۆمپانیایە بە شێوەک لە شێوەکان ماندووبوون و ئەرکی زیاتر بکێشێت. بۆ نمونە لێرەدا وەک خاوەن پرۆژە باسی لێوە کرد 3 مەتر لێرە خۆر پڕ کراوەتەوە چەگر و خۆر، دواتر ئێستاش زیاتر لە 3 مەتر و نیو 4 مەتر هێشتا ماوە بگاتە سەر ئاستی سەرزەمین ینی ڕاز ببێتەوە. ئەمانە هەموو گرفتن بۆ ئەم کۆمپانیانەی کە ئەم ڕێگایە دروست دەکەن. بەڵام لێرەدا پرسیارە گرنگەکە ئەوەیە ئایا ئەو هەموو بەرزی و نزمیە لەو ڕێگایەدا تەسیر لە کوالیتی ڕێگاکە دەکات یاخودنا. نوێنەری وەزارەتی ئاوەدانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لێرەیە چاودێری دەکات حکوومەت بابزانین ڕای ئەوان لەسەر ئەوە چییە، لەسەر کوالیتی ئەو پرۆژەیە چیە، حکوومەت چی دەڵێت ئۆکەی داوە یاخودنا. کاکامەران تۆ نوێنەری وەزارەتی ئاوەدانکردنەوە و ڕێگاوبانی ینی سەرپەرشتیاری ئەم پرۆژەی لایەنی حکومی چاوی حکوومەتی واتە چاوی خەڵکیشی ببوورەکەوا دەڵێن. بەڵام زۆر جاریانی جێبیست دەبین دەڵێن ئەو پرۆژانەی لە ڕابردوودا جێبەجێ کراوە ئەوانەی نوێنەری حکوومەت لەگەڵ کۆمپانیاکە ڕێک دەکەون دواتر پرۆژەیەکی سەقەتی لێ دەردەچی. بەس پێم بڵێ تۆ کە لێرە پرۆژێکی وا استراتیژی چەندە دڵنیایی دەدەیت بە خەڵک کە ئەم پرۆژەیە کوالیتەکەی بەرزە فرتوفێر لەم لاو لەولە لەسەر ئاستی کوالیتەکەی نەکرا. سەبارەت بە پرۆژێک کە تۆ باسی لێوە دەکەی ئێمە هەموو ڕێنمایە ئەندازەیەکان بەلایانی جێبەجێکار کە کۆمپانیەکانی گروپی ئێمەنن کە ئەوانش لە ڕێگەی خوانەوە ئیشەکانیان دیارە تا ئێستا چیان کردووە و ئێمەش کە وەکو جیهەتی ئیشرافی کە لەسەر پرۆژەکە کاتەکانمان هەموو خستۆتە سەریەک هەموو ڕێنمایە ئەندازەیەکانە پێ جێبەجێ باش ئێوە پشکنین دەکەن بۆ نمونە ئەوەی ئێمە دەبینین دەزانین تا ڕادەیەکی زۆر بە ستانداردە وەکو خۆشیان باسی لەوە دەکەن شوێن هەیە 8 مەتر قوڵە شوێن هەیە بەرزی دەکەنەوە گرێدەریش دەکات چوزانم کۆمەڵێک ئامێرە بەڵام ئێوە پشکنین دەکەن. ئێمە نەک پشکنین دەکەین ئەو پشکنیەکە لەو پرۆژانە کراوە دەتوانم بڵێم ژمارەی پێوانەی تێپەڕاندەوە چکە ڕۆژانە ئێمە بەس ئەوەی کە پێی دەڵێن پڕکردنەوە پێی دەڵێن کۆمپاکشن تێستی کۆمپاکشن ڕۆژانە بە نزیکەی 225 نقطە وەردەگیرێن کە بۆ نزیکەی 30,000 تا 30,000 مەتر مکعب ئیش دەکرێت ڕۆژانە لێرە. ئەوە ئێمە نقطەیەکمان نییە شوێنێکمان نییە کە هەموو پشکنینەکانی بۆ نەکرابێن. باشە سەبارەت بە فراوانی شەقامەکە بە کۆمەڵێک شت کە هەندێک جارگەمەی لەگەڵدا دەکرێت دەڵێن لە فلانە شوێن شەقام دەبێ ئەوەندە پام بێ دواتر بچوک دەکرێتەوە. بەڵێ ئاگاداری ئەو مەسەلانی ئێمە بابەتایبەت زیاتر قسە لەسەر ئەو پرۆژەیە بکەین. ئەو پرۆژەیە پرۆژەیەکی استراتیژیە ئەوە پرۆژەیەک نییە ئێمە بە ڕێگای گوندێک بێ گوندێک بە گوندێکەوە ببەستینەوە هەمووی تەسمیم و نەخشەسازی هەموو شتێکی خۆیە و بە هیچ شێوەیەک دەستکاری نەکراوێت ئەبەت دەستکاری نەکراوە. بڵێ بەس پێم بڵێ تێبگەم لەو مەسەلە ینی بابینەرانیش بەرچاوڕوونیان هەبی بۆ ئەم ڕێگایە حکوومەت بۆ ڕێگای هەولێر دۆک دەبێتە ڕێکی استراتیژی ئامانستان چم وەکو وەزارە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەمان وەکو ئەو پرۆژەیەکە هەیە وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوەش ئەو پرۆژەیە پرۆژەیەکی استراتیژیە بۆ پرۆژەی استراتیژیە لەبەر ئەوەی پایتەختی هەرێمی کوردستان کە هەولێر دەبەستێتەوە بە پارێزگای دۆک و پارێزگای دۆشی ئێمە هەمومان باش دەزانین جگە لەوە کەم دوو پارێزگای بەیەکەوە دەبەستێتەوە
شادەماری اقتصادی وڵاتەکەمانەکە بە وڵاتی شتێک دەبەستەوە کە تورکیا تورکیا بەڵێ ولا تورکیا دێتە هەولێر ئەو هەولێریش بەرەو بەغدا بۆ بەغدا بەڵێ باشە ئێستا ئەوە دەڵێن لەسەر داواکاری سەرۆکی حکوومەت بەڵێ خاوەن کۆمپانیا ڕازی بووە بەوەی تەمەنی تەواوکردنی ئەم پرۆژەیە کورتکاتەوە بەڵێ پێم بڵێ کا کامەرامە تەسیر لە کوالیتەکەی ناکە خۆی تەمەەن کورتکردنەوەی پرۆژە یان زووتر تەوابوون لە کاتەکانی خۆی بە هەندێک فاکتەر دەکرێت یەکێک لەوانە تۆ چۆن سوود لە زەمن وەردەگری ئێستا زەمەنی ئیشکردنە ئێمە شەو ڕۆژ ئیش دەکەین دوو بە سڵ و پڕکردن و زیادکردنی ئامێرەکانە زیادیان کردو بەڵێ ئێمە ئەو ساڵەکار زیاد بووە ئامێر زیاد ئامێرەکان نزیکەی لە ئەم پرۆژەیە کە درێژەکەی 38 کیلۆ و 250 مترە بە نزیکەی 850 ئامێر بە بچوک و گەورەوە تێیدا کار دەکات ئەوە جگە لە معمەڵقیری تایبەت بەخۆی دانراوە و پرۆژەیەکە من دەتوان لێرەوە پێتان بڵێم لە ڕووی کوالیتیەوە بە شێوەیەکی زۆر ساندەر و زۆر باش ئیش تێدا کراوە و هیچ کەم تەرخەمێک نەکراوە. بە درێژایی ئەم ڕێگایە وەکو دەبینن زۆر جار لەسەر ڕێگاکە لە نێو پرۆژەکەدا هەندێک خانوو و دوکان پرۆژە دەکەوێتە سەرناو پرۆژەکە هەندێک جار پرۆژەکانش بە تەجاوز دروستکراون بەڵام ئەمانە تا ڕادەیەک بوونەتە بربەست لە ڕابردوودا بەڵام بە شێوەک لە شێوەکان ینی حکوومەت وەزارەتی شارەوانی لایەنە پەیوەندیدارەکان هەوڵیان داوە ئەو کێشانە چارەسەر بکەن ئەو پرۆژانەی کە کەوتونەتە سەر ئەم شەقامە بەشێکیان بەشی هەرە زۆریان تاویز کراونەتەوە ئەوە کراون ینی هاوکاری کراونە بەرامبەر ئەوەی کە تەجاوزیشی کردووە حکوومەت ڕێگەی نەداوە کە قەرەبوو نەکرێنەوە بە زۆر بیناکانیان لێ تێک بدرێ وەکو دەبینن لێرە پرۆژە لە تەنیشتەویە لەسەر ڕێگەمان دوکانە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵدراوە پرۆژەکە بەردەوام بێ و لە کاتی خۆی جێبەجێ. کاک دیار پێم بڵێ تۆ وەکو ئەندازیارێک پانایی ئەو شەقامە چەندە پانایی ینی چەند ئۆتۆمبیل لە یەک کاتدا دەتوانێت لەگەڵ یەک بڕوە پانەی شەقامەکە سێ سایدمان هەیە دەڕوە بە شۆڵدەرەوە 15 متر قیرمان هەیە باشە ینی پانایی 15 مترە خێر دەکرێت بڵێ هەر شەقامێک 15 متر بە 15 متر 30 متر دەکا ئەوە بەنسبەت ئەو بەشەی کە پێی دەوترێت هایوەی هایوەی بڵێ کەوایە ئۆتۆمبیل دەتوانێت بە ئیسراحەت ڕووداوی هاتوچۆش کەمتر دەبێتەوە کەمتر دەبێتەوە لەسەر خێرایی 100 کیلۆمەتر لە ساعتێک باشە ئەوە 30 کیلۆمەترە بڵێ لەو بەری زێش 22 کیلۆمەترمانێ بڵێ کەوایە بە کۆی گشتی ئەگەر ئەم پرۆژەیە تەواو بێت چەند کیلۆمەترمان هایوای دەبێت 6 کیلۆمەتر هایوەی دەبێت بەو بەشێک کە لەو بەر لای شاری دهۆکە بەو بەشەوە بڵێ باشە پێم بڵێ ینی پێشتر خەڵکێک لە ڕێگا لە هەولێر دەچووە دۆک دوو کاتژمێر و نیو دوو چارێک 45 دقە کاتی دەویست بە تەواوبوونی و پرۆژەیە کاتەکە ینی چەندی دەوێت کەمتر دەبتەوە بێگومان کەمتر دەبتەوە حسابێکتان کردووە ینی خێرایی زیاتر دەبێت بربەستەکان کەمتر دەبێت خێرایی تاوان زیاتر دەبی لەبەرەوەی لەسەر 100 دەڕوە و بەردەوامی هەیە بربەستی لەسەر نییە و سرعتیش ثابتە 100 کیلۆمەتر لە ساعتێک چەند کیلۆمەتر 100 کیلۆمەتر ینی بە ئیسراحەت 100 کیلۆمەتر لە ساعتێکدا دەڕوات بڵێ دەڕوات بڵێ باشە پێم بڵێ سەبارەت بە کرێکارەکان بەوانەی لێرە کار دەکەن ئەوە چەند کەس کار دەکات لە هەمووی هەر پیشکردنێ لە تەواوی پرۆژە لە تەواوی پرۆژەکە بە درێژایی پرۆژەکە کارمەندەکانمان ژمارەیان 850 کارمەندە 850 ئامێرمان هەیە 1800 کارمەند ئیش دەکا بە ڕووپێ و ئەندازیار و سایق و فەرمانبەر لە ڕابردوو ئەگەر هەر پرۆژەیەکی قیرتاوکردنی شەقامەکان لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام درابە ناچار بوون قیرەکە یاخود تێکەڵەکە لە دەرەوەی
سنووری پارێزگای هەولێر بەهادات بە تایبەت لە مۆسڵ یان لە کەرکووک ئەم تێکەڵانە یان قیرەکە دەهات بەڵام ئێستا خۆشبەختانە وەک دەبینن کارگەیەکی گەورە لە سنووری پارێزگای هەولێرە هەر خودی ئەو کۆمپانیایی کە شەقامەکە قیرتاو دەکات یان جێبەجێ دەکات لێرە تەواوی پێداویستیەکانی دابین کردووە لە تێکەڵا تەنانەت لەو قیرەش کە بەپێی ستاندار وەکو خۆیان باسی لێوە دەکەن بەپێی ستانداردی نێودەوڵەتی شەقامەکە بە کوالیتێکی بەرز قیرتاو دەکرێت جێبەجێ دەکرێت. ئیسماعیل تۆ بەڕێوەبەری کارجێڕی ئەم پرۆژەیەی ئەرکی دابینکردنی پارە ئەرکی دابینکردنی کارمان ئەرکی یاری کۆمەڵک شتی ئیداری بەڕێوە دەبەنێەوە پێم بڵێن نهێنی نەوەستانی پرۆژەکەی ئێوە چییە؟ یای زۆر جار دەبینین لە کوردستان دەڵێ قەیرانە یەکسەر پرۆژەکان دەوەستن بەڵام پرۆژەی ئێوە بەردەوامە لە کارکردن نهێنی ئەوە چییە؟ ئەوەی ڕاستی بی نهێنی بەردەوام بوونمان لەسەر ئەو پرۆژەیە ئەوەیە کە سۆزەکە دایکمانە بەڕێز کاک مەسرۆر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە داوای لە ئێمە کرد پرۆژەکەمان بەردەوام بێت لە ئەساسدا پرۆژەکەمان کاتی کارکردنی 3 ساڵ بوو ئەوە بوو لەسەر داوای بەڕێز کاک مەسرۆر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوای کرد کە ساڵێک لە پرۆژەکەم بێتەوە لە کاتێکیش بە ئێمەی ڕاگەیان کە لەو ساڵی کەم بێتەوە تقریبا نۆمان تادن دەمان کارمان کردبوو یعنی کاتێکی زۆر کەم مابوو و کارێکی زۆریش مابوو کە ئەمە پرۆژەکە تەواو بکەین ئەوە بوو کاک خالید خۆشناو خاوەنی کۆمپانیای هێمن گروپ سۆزی دا کاک مەسرۆر کە دەبێت لە بۆ سەری ساڵ تەواوی بکەین کە ساڵ پێشتر دەبێت لە 2021 تەواو لە کۆتایی 2021 ئێستا لە کۆتایی 2020 ئێمە تەواوی دەکەین. کەوایە چەند مانگێکی دیکە بۆ نمونە بڵێن ئێستا ئێمە لە مانگی هەفتین بۆ مانگی 12 بەرەو کۆتایی 5 مانگی تر ئینشاءالله بەو جوهدەی کە کاک خالید ڕۆژانە پرۆژەکە بەسەر دەکاتەوە یەکەیەکەی بڕگەکان ڕۆژانە بەسەر دەکاتەوە ئێمە هان دەداتن کە دەڵێ سۆزێکم داوە دەبیت سەری ساڵ تەواو بێ هەر دەبی تەواوی باشە بەڵام ئەوەی من دەبینم ینی پرۆژەکەی ئێوە ڕێگای گۆپال هەولێر هەرتەنیا و پرۆژە نیە ئێوە جێبەجێ بکەین چەندی پرۆژەی تکەیە ڕێگای 150 مەتری ڕێگای 120 مەتری کە پێشتر ئەنجامتان داوە زۆر جار یاری پرسیار دروست دەبی بەرێ بەڕاست کە قەیرانە دەڵێن پارە نییە بۆ پرۆژەی ئێوە ناوەستی چۆن دەبێ ئێوە ینی تەمویلی داراییەکە چۆن دابین دەبێ ئایا حکوومەت دابینی دەکا یان لەسەر ئەرکی خۆتانە وەکو کۆمپانیا ئێستا ئێمە هەمووی لەسەر کولفەی لەسەر دارایی خۆمان وەکو کۆمپانیای هێمن گروپ کارەکان بەڕێوە دەبین و بەبێ ئەوەی یەک تەسیری هەبی لە دواخستنی پرۆژەکە و بە نەفسی کوالێتیش ئەمە بەڕێوە دەبێت. کەوای ئێوە موژدەی ئەوە دەدەن بە خەڵکی کوردستان هەولێر دۆک لە ماوەی 5 مانگی داتووە پرۆژەیە تەواو ئەمە وعد دەدەین کە لە سەری ساڵ ئەو پرۆژەیە تەواو بێ و بە گروتینێکی زۆرەوە ئەمە کارەکە دەکەین و تەواویش دەبێت. سەرەڕای بوونی قەیرانە ئابوووریەکان بوونی کۆرۆنا بەڵام ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان سوورە لەسەرەوەی کە پرۆژەی استراتیژی هاوشەوەی ئەم پرۆژەیە کە هەولێر بە دهۆک هەولێر بە ئەنقەرە هەولێر بە بەغداد دەبەستێتەوە واتە لە ڕووی ئابووریەوە هاتوچۆیەکی استراتیژی لە نێوان هەولێر و دهۆکەیە ئەم پرۆژە استراتیژیە حکوومەت سوورە لەسەرەوەی لە ماوەی دیاریکراوی خۆی و زووتریش تەواو ببێت بە تەواوبوونی ئەم پرۆژەیە سوودێکی ئابووری زۆر بە کوردستان و شۆفێرانی هەرێمی کوردستان دەگات و لە ڕووی کوالیتیەوەش وەکو نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرانی ئەو کۆمپانیایە باسی لێوە دەکەن زوو پەلەکردن یان زوو تەواوکردنی ئەو پرۆژەیە لەسەر حیسابی کوالیتی ئەم پرۆژەیە نابێت چونکە زیاتر لە 1800 کارمەند بە شەو و ڕۆژ کار دەکەن
تەوابوونیان پرۆژەیە دەستکەوتێکە ومێت دەکەین دەستکەوتی زیاتر لە داهاتوودا بۆ ئەم هەرێمی کوردستان بێتە ئاراوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان